گرێبەستی 25 ساڵەی چین و ئێران. دەسەڵاتدارانی جوغرافیایەک کە لە ئێستادا ناوی ئێرانە بۆ پاراستنی حکوومەتی خۆیان و مانەوەیان لە دەسەڵات هەر لە کۆنەوە لە ژێرناوی گرێبەست و زۆر ناوی تر ئامادەبوون جوغرافیای ژێردەسەڵاتی خۆیان بۆ مانەوە لە دەسەڵاتدا ببەخشن. هەر لە فەتح عەلی شای قاجار و گرێبەستی گوڵستان لەگەڵ ڕووسی ڕابگرا تا دەگاتە گرێبەستی ئەرزەروم لەگەڵ دەوڵەتی عوسمانی لە سەردەمی محەممەد شای پەهلەوی قاجار و حەمە ڕەزا شای پەهلەوی و ئێستاکەش گرێبەستی 25 ساڵەی چین و ئێران کە ئەحمەدی بیغەش ئەندام کۆمیسیۆنی پاراستنی ملی مەجلس باسی لێوە کردکە لەو گرێبەستەدا دوورگەکانی باشووری ئێران بە تەواوی ئیختیاراتەوە پێشکەشی چین دەکرێت، بەڵام دواتر بەهۆی گوشاری هێزە سەرکوتکەرەکان باسی لەوە کردکە ئیشتیبای کردووە و وانییە. بەپێی باسکراوەکان لە گرێبەستی 25 ساڵەی نێوان چین و ئێران کە بەڵگەیەکی تەئیدکراو هێشتا بەڕەسمی لێی بڵاو نەکراوەتەوە بەڕای گشتی هەندێک بابەتی دژ بە یاسای بنەڕەتی کۆماری ئیسلامی تێیدا بوونی هەیە کە لەلایەن ڕژیمەوە ئەو بابەتە ئینکار دەکرێت، وەکو بوونی 5,000 هێزی سەربازی چین لە ناوچەی هاوبەشی ئابووری یان هاتنی مشاویرانی سەربازی بۆ ڕاهێنانی هێزەکانی ئێران کە ئەم بابەتە لە جی ئەسڵی 146 یاسای بنەڕەتی وڵاتی ئێراندایە کە بازدەوە دەکات دامەزرانی هەر جۆرە بنکێکی سەربازی لە وڵاتەدا بگرە بۆ کەڵک وەرگرتنی ئاشتی خوازانەش قەدەغەیە. ئەو گرێبەستە نیشاندەری ڕاستیەکە کە نیزامی ویلایەتی فەقیه بۆ مانەوە لە دەسەڵات ئامادەی هەموو کارێک بکات، هەروەک لە ئێستادا دەبینین نیزامێکی ئیسلامی کە خۆی بە نوێنەری خودا لە سڕ و زەوی دەزانێت بۆ مانەوەی خۆی لە باوەشی دووزل هێزی کۆمونیستی هاویشتووە و تەواوی یاسە و پێوەرەکانی خۆشی خستۆتە ژێرپێ و بە چەندین ئەسڵی یاسای بنەڕەتیشی پێشین کردووە کە دەکرێت ئاماژە بە ئەسڵی 153 یاسای بنەڕەتی بکەین کە تێیدا بەڕوونی باسکراوە بیستنی هەر جۆرە گرێبەستێک کە ببێتە هۆی دەسەڵاتداری وڵاتێکی بێگانە بەسەر سەرچاو و سروشتیە ئابووریەکان، کولتوری، ئەرتش و باقی شکۆکانی وڵات قەدەغەیە. بەڵام دەبینین کە ئەو گرێبەستە چین لە بواری وەزە و هێزی بەرگری و تەکنۆلۆژیش لە وڵاتی ئێراندا دەکاتە خاوەن دەسەڵات و مەیدانی بۆ کراوەیە. هەر لە چەند ڕۆژی ڕابردووشدا دووبارە ئێران بۆ درێژکردنەوەی گرێبەستی 20 ساڵە لەگەڵ رووسیا کە ساڵی 1379 واژووکرابوو بە سەردانێکی زەریف بۆ ئەو وڵاتە ئامادەی خۆی بۆ ئەم بابەتە باس کردووە. ئەوەی کە لەم ڕەفتارانەی ڕژیم و خۆ لە باوەشی رووسیا و چین هاویشتنە دەردەکەوێ نیشاندەری ئەوەیەکە گەماروەکان و گوشارەکانی ڕۆژئاوا ڕێژیمیان بە کۆتاییەکانی تەمەنی دەسەڵاتداری گەیاندووە و ئەو هەوڵانە بۆ ئەوەیەکە ناڕاستەوخۆ کێشەکانی وڵاتی ئێران و ڕۆژئاوا ببێتە کێشەی زلهێزەکان لە ڕۆژئاوا و ڕۆژهەڵات و لەم نێوانەشدا مانەوەی ڕژیم بە بەخشین و پێدانی سەرجەم سامانەکان لە پێناو مانەوە لە دەسەڵاتداریدا گرێدراوە. زۆربەی خەڵک ڕاستی گرێبەستەکەیان بۆ دەرکەوتووە و وەکو گرێبەستی تورکمەنچای دووهەم ناوی دەبن لە نێوان ئەم بەخشینانەدا کە ڕژیم دەیکا تەنیا زەربە و خەڵک دەکەوێت چونکە ئاشکرایە هیچ قازانجێکی ئەگەر هەش بێت دەستی خەڵک ناکەوێت، بۆیە پێویستە بەر لەوەی وڵات تێدا بچێت چارەیەک بۆ ڕووخانی ڕژیم بەدەستی خەڵک لەلایەن خەڵک بدۆزرێتەوە.